بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. برزان خوشويستانم كتاب أذكار إمام النووي فرمووی أنا ماڵەکەت بفرۆشە و کتێبێکی ئەذکار بکڕ. ئێمە هەموو ژیانمان بەم ذیکرانە ئەچێ بەڕێوە. خۆشترین کاتەکانی ئینسانی موسڵمان ئەو کاتانەیە کە ذیکر ئەکا و چێژ وەرئەگرێ لەو ذیکرانەی کە بۆ خواگیانیان بەرزەکاتەوە. ئێمە گەیشتوینێتە لەم کتێبە نایابە گەیشتوینێتە سەر ئەو ذیکرانەی بەیانیان و ئێواران ئەکرێن. بەیانیان دوای نوێژی بەیانی هەتا ئەو کاتەی خۆر هەڵدێ. ئێواران لە دوای نوێژی عەسر هەتا خۆر ئاوا ئەبێ باشترین کاتەکانی ذیکرکردنە. یەکێک لەو ذیکرانەی کە سونەتە بیکەین پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئێرشادمانەکە لە صحیحی مسلمە هاتووە لە عەبدوڵڵای کوڕی مەسعودەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم کە ئێوارەی ئەکردەوە ئەیفەرموو ئەمسەینا وأمسى الملك لله. ئەگەر بەیانی بۆیایی و ئەصبحنا وأصبح الملك لله بەیانیمان کردەوە هەموو مڵکەکانیش بەیانیان کردەوە بۆ خوا ئێوارەمان کردەوە خۆمان هەچی مڵکەیە لەسەر زەویە هەر هەمووی ئێوارەی کردەوە و هەمووشی مڵکی خوایە. الحەمدولله خوایە گیان سوپاس بۆ تۆ لا إله إلا الله هیچ پەرسترا و معبودێک نییە بەحەق ئیلا تۆ نەبی یا الله وحده لا شەریکە له. خوایە گیان تۆ واحید و تەنهای هیچ شەریک و هاوڵێکت نییە. اینجا ئەیفەرموو لەه الملك وله الحەمد هەرچی مڵکە هی ئەوە هەرچی سوپاسە هی ئەوە وهو على كل شيء قدير ئەو بەسەر هەموو شتێکە زاڵە و توانای بەسەر هەموو شتێکە هەیە. اینجا پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەگەر ئێوارە بۆیە ئەیفەرموو اللهم إني أي ربي أسألك خير ما في هذه الليلة. لەم ڕوايەتە صحیح مسلمە پەروەردگارە من داوای هەرچی خێری ئەم شەوت لێ ئەکەم. هەموو ئێوارێک دوای عەسرێگەی و خوایە داوای خێری ئەم شەوت لێ ئەکەم و خێرە ما بعدها و دوای ئەم شەوەش چی خێر هەیە تا ئەو ڕۆژێک کۆتایی بە ژیانم هەر داوات لێ ئەکەم نەوەکو ڕۆژێ لە بیرت چێت نەیڵێی بڵێ خوایە داوای خێری ئەم شەوت لێ ئەکەم و خێرە ما بعدها دوای ئەم شەوەش وأعوذ بك من شر ما في هذه الليلة وشر ما بعدها. خوایە پەنا ئەگرم بە تۆ لە شەڕی ئەم شەوە و شەڕی دواتر. بەخوا تەسەوور ناکەن کە شەڕ هات چۆن یەخە بە ئینسان ئەگرێ و چۆن ئینسان عەقڵی لەدەست ئەدا و چۆن هەرچی شتە کۆتایی پێ. جاری وایە لە لەحەزاتێکە چاوتروکانێکە و ئینسان دائیمە لە دوعاکانە بڵێ خوا چاوتروکانە مەمبەرە دەستی خۆم هەرچی نیعمەت بەسەرتەوە بەسەرتەوە نامێنێ هەر لە لەشساغی هەر لە ماڵ هەر لە ئەولاد هەمووی ڕوا لەحەزاتێک چاوتروکانێک بۆیە پەنا ئەیفەرموون پەنا ئەگرم بە تۆ خوایە گیان لە هەرچی شەڕێک لەم شەوا هەیە و هەرچی شەڕێک لەم ئەودوا هەیە. اینجا ئەیفەرموو خوایە پەنا ئەگرم بە تۆ لە تەمەڵی اللهم إني أعوذ بك ربي إني أعوذ بك من الكسل. پەروەردگارە پەنا ئەگرم بە تۆ لە تەمەڵی. طبعا عزیزانم تەمەڵی لە ئینسانە هەموو ئینسانێک بڕێ تەمەڵە و بڕێ ئازە. ئینسانی وا هەیە هەموو ئەو کێوە بۆ نەقڵکە بەلایەوە ئاساییە پێی بڵێت لاپەڕێی قورئان بخوێنەرەوە ناتوان تەمەڵە لە خوێندنەوەی قورئان. پێ بڵێ تا بەیانی شەو نوێشکە ئەیکە پێ بڵێ ڕۆژێ بە ڕۆژوو بە نایکە ناتوان تەمەڵەتیە تەمەڵی بەشبەشە. بۆیە دائیمە داوکە خوایە پەنا ئەگرم بە تۆ لە تەمەڵ. جارێک گەنجێکەی وەڵڵاهی مامۆستا من هەرچی ئەکەم ئەمێ سەعیکەم ناتوانم. تمەی سەیری دوو گۆڵیەکەی تێرە وەڵا چەند سەعات وتی وەڵا سەعاتی نییە حتا هەبێت حەزەکەم سەیریکە آخر سەعاتێ دوان ئەی بەخوا مامۆستا گۆڵی وایە هەزار جا سەیرم کە حەزەکەم سەیریکە بە حەیاتێ گۆڵێکە کردووە ڕۆڵە دەوە ناچێت کرد بێتی باشە. یان فلیمێک لەوەیانە سیر کە چۆن سیرەکە وەڵام لە کتێب خوێندنەوەکە لە سەعیەکەی خۆتە کە ژیانی خۆتی پێوە پێست تەمەڵ. بۆیە دائیمە ئەم دوعایە زۆر گەورە ربی ئەعوذ بک من الکەسل خوایە پەنا ئەگرم بە تۆ یا ئیلاهی
لە تەمەڵی لە هەڕەم لە پیری هەڕەم بریتینی لە عمری گەورە بریتین لە عمری گەورە بە دەرد و بەڵام ئەگەر نەجاری وایە عمرێکی درێژ لەشێکی ساغ خوای گەورە بە کەسێکی عەتاکە جاری وایە 90 ساڵ عمر ئەکەی خوای گەورە لطفی لەگەڵ ئەکرد نعمەتی زۆرە بەسەرەوە ئەتوانی بڕۆی بەڕێوە ئەتوانی جاری واشەیە 50 ساڵ 6 ساڵ ئیتر هیچ توانات ناوێن باشە دا ئەڕزەی دەی خوایە پەنا ئەگرم بە تۆ وەسوئ الکیبەر لەوەی کە عمرم گەورە بێ و ئەنوا خراپەکان ڕوون تێ بکەن خوایە پەنا ئەگرم بە تۆ لە عەزابێک لە ئاگرە تووشم ئەبێ لە عەزابێ لە گۆڕە تووشم ئەبێ ئەمانەی هەموو ئێوارەیەک ئەخوێن بەیانیانیش ئەیخوێن بەڵام بەیانیان ئەیوە اللهم إني أسألك خير هذا اليوم خوایە داوای خەیری ئەو ڕۆژە لێ ئەەکەم و دواتری و پەنا ئەگرم بە شەڕی ئەو ڕۆژە ئەبەو شێوازەی ئەوت ئێوارانش ئێوە شەوەک ئەبوو هورەیرە بۆمانە گێڕێتەوە لە صحیح مسلمە فەرمێ پیاوێک هاتە لای پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم یا رسول الله والله دوێنە شەو کارێکم بەسەر هاتووە کورە خۆ هیچ دوو پشکێکم پێ نەگەی ئیلا پێوەیدا ترا خۆ بۆ باخێسووە بۆ سیسووە هەر دانەیە نەبوو دوان نەبوو أفرمي ما لقيت من عقرب لدغتني البارحة باشا أفرمي پیغمبر صلى الله عليه وآله وسلم أجر إيوارت كردو أجر أدود أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق هيد زرر يعني لنا أداي نفرمو بيانا ونا أداي فرمي هيد زرر يعني لنا أداي لم تضرك أبوها بتخن ده همو إيوارك لبير النسية همو بيانك لبير النسية أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق بنا أقرم بهرشي وشي طواو كامل إخواها لهرشي شرك أخواي قورا خلقي كله دروسي كله لفرماشتي كترها توك أفرمي سيجار أبي بيلي سيجار سنته أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق أبو هريرة بما نجرته أفرمي إمامي أبو بكر هاتا خزمة بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرموي كومل كلمات بيبلي كبيانيان وإيواران بيان لهم فرموي بيانيان وإيواران بلي اللهم فاطر السماوات والأرض أي پروردگارا أي أو كسي آسمان كان وزويت خلق كردوا عالم الغيب والشهادة همو أوي آشكرا وبنهانة أي بيني وآقاد ليه رب كل شيء ومليكه هو پروردگاري هرچيشتا ومليكي هرچيشتا أشهد أن لا إله إلا أنت شاهدي أدم كهيج خواهقني إلا تونبي أعوذ بك من شر نفسي خوايا بنا أقرم بتو لشر نفسي خوم وشر الشيطان بنا أقرم بتو لشر الشيطان وشركه وشركه بنا أقرم بتو لشر الشيطان وشركه وأو شرك بقراداني بخوالة دل إنسان دروسيك بنا أقرم بتو وشركه يعني خوايا بنا أقرم بتو لهرشي فيل وطلقي شيطان هرچی تەڵەکەی شیطانە خۆم پەناو پێگرم بە هەردوو ڕیوایەتەکە ئەخوێنرێتەوە بڵێ وە شیرکی هەیە ئەخوێنرێتەوە بڵێ وە شەڕەکی هەیە ئەخوێنرێتەوە بۆیە هەندێک جارە بینی لەو قاریئانە کە ذیکرەکانی بەیانیان و ئێواران ئەخوێنەوە ئەڵێن وە شەڕەکیهی هەندێک جار ئەڵێن وە شیرکیهی هەردووکی هەر دروستە کێشەی ئیمامی نەووی بە تەفسیل باسی کرد ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم فەرمووی ئەمە بڵێ ئەگەر بەیانیت کردەوە بیڵێ ئێوارەت کردەوە بیڵێ کە چوویتە سەر جێگا بۆ خەوتن ئەمەد لەبیر نەچێ بیڵێ ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم فێری ئەکردین کە بەیانیمان کردەوە ئێوارەمان کردەوە چووینە سەر جێگا و ڕاکشاین ئەم قسەیە بکەین پەنا بگرین بەخوا لە شەڕی شەیطان من شەڕ الشەیطان وشركه وشركه هەرچی حیلە و فێڵی شەیطان هەیە بۆی خوای گەورە پەنامان بدە ئەمە هەندێک لە ئەذکارەکان یەکەمین قسە ئیمامی نەووی فەرمووی ئەم ذیکرانە زۆر زۆرن خۆشبەختی بۆ کەسی هەمویان ئەخوێنێ بەڵام هیچ موسڵمانە نابێ واز لە هەمویان بێنێ ئەبێ شتێ لەم ذیکرانە هەر بخوێنی بەیانیان و ئێواران بیکەرە یاسای ژیانت هەندێکیان لەبەر کە ئەگەر هەموو شت نەزانی هەندێکیان هەر بخوێنە
هەندێک لەوانە زۆر ئاسانن بە ئاسانی وەلەو یەکێک بێت لە ذیکرەکان نەهێڵ لە دەرچە تەرکیکەی ئیلا جێبەجێ بکە. خوای گیان داوات لێ ئەەکەین ئەم کەلیماتانە و ئەم فەرمایشتانەی کە لە خزمەتیان ئابووین بیکە چرایەکی ڕۆشن بۆمان، گۆڕەکانمانی پێ ئاوەدان کەرەوە، دڵمانی پێ ئاوەدان کەرەوە، ماڵ و ژیانمانی پێ ئاوەدان کەرەوە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناه مني شوئ وجبوري خوالي من قبولك.